يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەگەڵ جەنابتاندا لە وتاری جومعەی ڕابردوودا لە خزمەت ژیانی موسا پێغەمبەردا بووین. سەلات و سەلامی خوا لە موسا و لە هەموو پێغەمبەران و پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم. لە دەواازەی ژیانی گەورەمان موساوە کلیلەکانی سەرکەوتنمان لە ژیاندا باس کرد. بەویستی خوای پەروەردگار هەر لە خزمەت قورئاندا لە خزمەتی ئەو پێغەمبەرە گەورە و ئازیزەماندا کۆمەڵێکی تر لە کلیلەکانی سەرکەوتن لە ژیانی ئینساندا باز دەکەین. خوای پەروەردگار لە سوورەتی ئەلقەسەس ئاەتی 14دا دەفەرمێ: وەلەمما بەلەغ ئەشودەه وەستەوە آتەیناه حوکما وعیلما وكذلك نجزي المحسنين. كاتك كموسى تمني جيشتا نزيكي تشل صال أشده بتمنك دوتريا للسيبو تشل واتم موسى لو تمندا كنزيكي سي بلو تشل دروا واستوى خوي پروردگار فمن لسر قاچي خوي وستاند مان. ليردا قرآن زور بوردي لسر وشكان دا وستيا دەفەرمێ ئەو کاتەی کە موسا لە ڕووی تەمەنەوە پێگەیشت، لە ڕووی دەروونەوە تەواو بوو، وەستەوە لەسەر قاچی خۆی و لەسەر پێی خۆی وەستا، ئاتەینەه حوکما وعیلما، دووشتمان پێبەخشی، دانایی و حکمت، زانست و زانیاری. وەکەذالکە نەجزی المحسنین، ئەوە هەر بۆ پێغەمبەران نییە، هەر کەسێک چاکەکار بێ خوای پەروەردگار پاداشتی دەداتەوە، حکمت و دانایی و زانستی پێدەبەخشێ. هەر کەس بە ئاستی خۆی بەقەدەر ئەوەی کەوا چاکەکار بووە خوای گەورە لەو دوانە بەهرەمەندی دەکا. جا بەڕێزان سەیری قورئانکەن. ئەم قورئانە پیرۆزە ئەگە بەوردی دیقەتی بدەی لە کاتی خوێندنەوەدا تەماشا دەکەی جار هەیە دوو ئاەت وەکو یەکن یەک گوشەیان فەرقە. کاتێ باسی گەورەمان موسا دەکا دەفەرمێ وەلەمما بەلەغ ئەشودەه وەستەوە. بەڵام لە سوورەتی یوسف ئاەتی 22دا لە باسی گەورەمان یوسف پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ، خوا هەمان ئاەت دێنێ بەس یەک وشەی لەگەڵ نییە. وەلەمما بەلەغ ئەشودەه ئاتەیناه حوکما وعیلما. لە باسی یوسف پێغەمبەردا وشەی وەستەوای لەگەڵان نییە. سەیری وشەی ئەم وردی ئەم قورئانەکەن. یعنی بەڕاستی مەگەر کەسێک هەر عەقڵ لە سەریانە بێ ئەینا پەنا بەخوا دژایەتی قورئانێک بکا کە بەم وردیە لەلایەن ڕەب العالەمینەوە دانراوە. ئەو دوو ئاەتە باسی دوو پێغەمبەر دەکات. لە باسی موسادا دەفەرمێ وەستەوە، لە باسی یوسفدا وەستەوای تێدا نییە. لە باسی یوسفا دەفەرمێ کاتێک تەمەنی پێگەیشت، بەلەغ ئەشودەه عمری لە 30 تێپەڕی کرد، حکمت و داناییمان پێبەخشی، عیلم و زانیاریشمان پێبەخشی. بەڵام بۆ موسا دەفەرمێ وەستەوە، کاتێ لەسەر قاچی خۆی وەستا. بۆ بەڕێزان بۆ وایە؟ ئەمە کلیلی سەرکەوتنەکەیە کە من لە وتارەکەی بە جەنابتان باسی دەکەم. پێمان دەڵێ کلیلی سەرکەوتن لە ژیانە ئەوەیە ئینسان بتوانێت لەسەر قاچەکانی خۆی بوەستێ. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەر لە مناڵیەوە بە مەینەتی هێنای، بێدایکی، بێبەشبوون لە ناز و سۆز و باوەشی حەنانی دایک، هەر لە مناڵیە خوا بە مەینەتی یوسفی دەست پێ کرد. دواتر فڕێدرایە ناو بیر، دەرهێنرا کرا بە کۆیلە و فرۆشرا، کرا بە خزمەتکاری ماڵان، دواتر خرایە زیندانەوە بەبێ تاوان. واتە تەواوی ژیانی یوسف پێغەمبەر بە میحنەتا تێپەڕی. بۆیە هەر لە مناڵیەوە قۆناغەکان لەسەر قاچی خۆی وەستاندیان، پێویستی بە وەستەوا نەکرد، وەستەوای ناوێ. بەڵام موسا پێغەمبەر بەعەکسەوە، موسا پێغەمبەر هەر لە مەلۆتکەیەوە کە دایکی فڕێدایە ئاوەکەوە و چۆ ماڵی فیرعەونەوە لە خۆشی و خەڵاتە بەخێو کرا. تەواوی ژیانی گەنجەتی موسا بریتی و لە خەوتن، لە خواردن، لەوەی خزمەتکار خزمەتی بکات، لە کۆشکی فیرعەونا بەخێو کراوە. هەرچی ساردی و گەرمی ژیان بێ نەیچێشتووە. ژیانێک تەواوی فەرەحی بە پێچەوانی ژیانی یوسفەوە.
بۆیە ناوێ ئەمە بێتە سەرکردە وەستەوە خوا دەفەرمێ لەسەر قاچی خۆی وەستاندمان تووشی کارە ساتێک بوو لە ناو بژیەکدا زلەیەکی لە کابرایەکدا مستێکی پێشەکە کاکە بڕۆ بەولەوە زوڵم لەم داماوە مەکە سوبحان الله کابرا بەلادا هات و مرد ئالەو کاتەدا خوا دەفەرمێت تووشی کۆمەڵە مەینەتیمان کرد بۆ ئەوەی بەناس پەروەردە بوو بە کەڵکی سەرکردایەتی نەدەهات میلەتێک لەژێر دەستی ئەم ناس پەروەردەدا ڕزگاری نابێ بۆیە وەستەوا بەکاردێنێ بۆ یوسف پێغەمبەر وەستەوا بەکار نایێنێت چونکە هەر لە مناڵیەوە لەسەر پێخۆی وەستاوە تووشی میحنەت و ناڕەحەتی بووە مرۆڤی سەرکەوتوو قورئان پێمان دەڵێ ئاگاتان لێبێ ئەگەر دەتەوێت منداڵەکەت کەسێکی سەرکەوتوو بێ لە ژیانە ڕێزی بگرە خزمەتی بکە دەست لە پشتیدا بەڵام بەناز نەبێ با نازاو نەبێ هەر کەسێک لە پڕێک ببێتە کوڕێک هەر کەسێ هەر پارووی بەدەمەوەکەی و خۆشی پاروەکان نەکا والله ئەگەر لە قۆناغێکی شاتۆزێ سەرکەوتوو بێ بەرگەی ڕەشەبای ژیان ناگرێ زوو دەچەمێ زوو لە ناو دەچێ ژیانیش بەرزی و نزمیە وەکو هێڵەکانی دڵ لەسەر بارێک بۆ کەس ناوەستێ ئەو منداڵەی کە حەل لە مناڵیەوە لە هیچی کەم نەبێ هەر پارو بخەیتە دەمیەوە قەت نەزانێ ڕۆژێک کارکردن چییە ئیشکردنێک چییە واللهی زوو دەچەمێتەوە زوو لە ناو دەچێت زوو چۆکدا دەدا بۆیە ئەگەر تەماشاکەی ئەو درەختانەی زۆر ئاو دەدرێن زۆر ئاو دەدرێن زوو گەشە دەکەن زوو پێ دەکەن زوو باڵایان بەرز دەبێ بەڵام چەند ناسکن بەرگەی یەک بایەکی بەهێز ناگرن سەیکە دارەکە خەدەکەی دەشکێتەوە گوڵەکە هەڵدەوەرێ بەس داربەڕۆکانی کوردستان کە لە شاخەکاندان چێ ئاویان دەدا کەس تەنها پشتیان بەو باراناوە بەستووە کە لە زستانە چۆتە خاکەوە ئەوە هەڵدەمژن و قەنەعەتی پێ دەکەن بزانە چەند درەنگ پێ دەگەن بەڵام چەند پتەون چەند خۆڕاگرن چەند تەختەکانیان بەهێزە ئەم دارانەی ئێستا پێ دەگەن هەر ناوەکەی بۆشە ئاواتەکەی بەشی سووتانیش ناکە دارێکی بەڕوو لە سۆباشات چەند دەمێنێتەوە خەڵوزەکەشی چەند بەهێزە چۆن کەشتێ زەبەلاحەکان لە تەختەکەی دروست دەکرێ و بەرگەی هەموو شەپۆلێک دەگرێ و تێکی ناشکێنێ مرۆڤیش بە هەمان شێوەیە ئەوەی هەر بەردەوام بەدەمیا بکرێ زۆر ناسک دەبێ ئەوەی کەوا پشت اعتیماد کاتە سەر پاژماوەیەک کەوەری بگرێ و هاوکاری دایک و باوکی لەگەڵا بێوەکو داربەڕۆکان بەهێز دەبێ بۆیە دەڵێن کاتێک کە ژن و پیاوێک کێشە و ناکۆچی کەوتە نێوانیانەوە و بەداخەوە گەیشتنە تەلاق یەک منداڵیان هەبوو منداڵێکیان هەبوو منداڵەکە پیاوەکە دەیگوت دەبێت لای من بەخێوکرێ دایکی جوان پەروەردەی ناکات دایکی دەیگوت نەخێت جگەرگۆشەی خۆمە و نایدەمە باوکی ستەمی لێ دەکەی لە بەردەمی دادوەرە لە بەردەمی حاکمێکی دادپەروەر و ژیر و عاقڵدا جا حاکم چەندە زانایی شەرتە بە قانون ئەوەندەش حکمت و دانایی و عەقڵ گەورەیە بۆ حاکمەکە بە پێی قانون دەبوو منداڵەکە بدا بە دایکی وێ بە مناڵەکەی وت تۆ کامیان هەڵدەبژێری ڕۆڵەی من وتی وەڵا باوکم هەڵدەبژێرم حاکم لێ پرسی بۆ هەر بە پێی قانون بۆ ئەمادام خۆی مناڵەکەت لە باوکم دەوێ فەرموو بۆ باوکت بێ بەڵام حاکم لەو مناڵی پرسی ڕۆڵەکەم بۆ باوکت هەڵدەبژێری وتی وەڵی دایکم زۆری زعاجە هەموو بەیانیان خەبەرم دەکاتەوە ئەڵێ ئەبی بچی بۆ مەکتەب خۆت بگۆڕی دێمەوە نایڵی ئیسراحەت بکەم سەعیەکەت بکە دەرسەکانت بخوێنە بەس باوکم زۆر بۆم چاکە ئەڵێ ڕۆڵە خوێندن هیچ نییە من نەشم خوێندەوە هەر پێشگەیشتم بڕۆ بۆ کۆڵان بە خۆت یاری بکە باوکم زۆر ئیسراحەتە حاکم وتی دەبێ ئەم مناڵە بدرێ بە دایکی بە پێچەوانەی ڕێی خۆیەوە چونکە باوکی دەیفەوتێنێ دایکی پەروەردەی دەکا و دروستیەکە نەخێر مناڵەکە تێناگە ئێستا ئەبێ بدرێ بە دایک بۆیە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ خوای پەروەردگار پێی دەگەیەنێ ئەبێت تووشی دەربەدەری بێ موسا دەربەدەر دەبێ لە میسرەوە دەڕوا بۆ مەدیەن 10 ساڵ دەربەدەری و ئاوارەی دەکێشێ بۆیە کاتێک کە دەڕواتە دەرەوە لە شارەکەی خۆی یەکەم جارە میسر بەجێ بێڵێ عرزم کردن تەواوی ژیانی فەراهیەت بووە لە هیچی کەم نەبووە ئینسان منداڵی ماڵی فیرعەون بێ ئەبێ لە چی کەم بێ هیچ بەس خواردوویەتی و خەوتووە و وەرزشی کردو ئەسپ سواری کردو و ئیسراحەتی کردو خزمەتکار لە خزمەتیا بووە کوڕی ماڵی فیرعەون بووە بەڵام کاتێکەوە ئەم کەسەی بە ئەنقەستیش نەبووە لە دیفاعکردن لە مەزلومێکە بە مستێکی ئەم مرد قەدەرێکی خوا دەیەوێت ئەم موسایە پێ بگەێنێ بۆیە ئەمە دێنێتە پێشەوە کاری خوا بەمەیە موسای سەرکردە پێ بگا کاتێک کە دارودەستەی فیرعەون پیلانی کوشتنی دادەنێن موسا ئەو 30 ساڵی لە کۆشکی فیرعەونا پەروەردە بووە کەسێکی زۆر ڕێک و پێک و خۆشەویست بووە یەکێک لە هەرە دۆستە نزیکەکانی لە نزیکانی فیرعەونە
ئەوە پلەی سەرکەوتنە ئینسان لە هەر شوێنێکا بووی هەوڵ بدە دۆستی ڕاستەقینەتە بێ ئەگەر لە دام و دەستگا مخابەراتەکانی حکومەتی شابێ ڕۆژە سوودی لێ دەبینی کاتێک کە دێتە لای موسا دڵێ ئەی موسای دۆستم بەخوا بە هەڵەداوان هاتووم ڕاکردن هاتووم خەبەرێکت پێ بدەم لە ماڵی فیرعەونا کۆبوونەوەیە لەسەر تۆ دەیانەوێ بتکوژن فەخڕج هەر ئێستا شار بەجێ بێڵە ئەخم بۆ چۆ بڕۆم خۆ یەک شوێنێم سەر زەوێ نازانم وتی من ئامۆژگاریت دەکەم دڵسۆزی تۆم بەڵکو بمێنی لێرە بە دڵنیایەوە دەتکوژن خێرا دەرچۆ موسا شاری خۆی بەجێ دێڵێ وڵاتی خۆی بەجێ دێڵێ نیشتیمانی بەجێ دێڵێ میسرە بەترسەوە خائفا يترقب قرآن لسورة القصص لآيات 20-21 چەند جوان دیمەنەکان بەیان دەکا موسا ترس لە دڵیا بوو وەکو هەر مرۆڤێک يترقب و دەیڕوانی بە هەموو لایەکە دام و دەستگای ئاسایش و پۆلیس دەبێت لەکوێ بکەوێتە کەمینەکەوە چونکە پێی وت چاودێریت دەکەن و بە قەستی کوشتن لێ دەدەن تۆ ئەکوژرەی بە دڵنیاییەوە دەتکوژن يترقب و چاوێکی کردبوو بە چوار چاو بە ترسەوە لە نیشتیمانی خۆی دەرچوو تەنها توێشە بەرەیەک نانی پێبوو ئەوەی هەیبوو جلەکانی بۆی تری هەمووی لە ماڵی فیرعەونە ناشتوانێ بچێتەوە بۆ کۆشک هیچی پێ نییە نە پارە نە جلوبەرگ تەنها قاتێ جلی لەبەرایە دایکیشی توێشە بەرەیەک نانی بۆ پێچاوەتەوە سێمیان بێ کەس نە برایەک نە ئامۆزایەک نە برادەرێک هیچ کەسی لەگەڵا نییە شارەزای ڕێگاژ نییە ئەمە هەموومەی نەتیانە دێنە ڕێگای موسا لە کاتی دەرچوونیا بۆ وڵاتی مەدیەن بەڵام لە پەروەردگاری دەپاڕێتەوە دەفەرمێ خوای پەروەردگار ڕێنمایم بکەی خوای بم خێسەر ڕێگایە کە بمگەێنێ بە ئامانج خوای گەلێ لێ قەوماونە شارەزام ئەی ئەو کەسەی کەوا نازانی سەر دەرت ناکەی لە ژیان لەخوا بپاڕێەوە موسا یەکەم هەنگاوی بە لەخوا پاڕانەوە دەستی پێکرد سبحان الله چۆ سەر ڕێگایەک وتی با بەم ڕێگایەدا بڕۆم نازانێ ئەم ڕێگایە بەرەو کوێ دەڕوە خوای پەروەردگار هەر لەوێ وەڵامی دوعاکەی دایەوە خستی سەر ڕێگایەک بەرەو لای فەلەستین دەڕوا بۆ کەناری دەریای سوور وڵاتی مەدیان بەڕێزان 1367 کیلۆمەتر لە میسرەوە دوورە لەو شوێنێک فیرعەون لێی دەرچووە موسا لە ماڵی فیرعەون دەرچووە هەتا ئەو ماڵی شوعەیبەی کە بۆی چوو 1367 کیلۆمەترە ئێستا پێوراوە ئەگەر ڕۆژی 50 کیلۆمەتریشی بڕی بێ نزیکی 28 ڕۆژ واتە یەک مانگ موسا بەپێ ڕۆیشتووە ڕۆیشتووە و وڵاتی غەریبی هەڵبژاردووە لێرەدا مرۆڤێکی سەرکەوتوو دەبێت دەرس لە موسا پێغەمبەر وەرگرێ گەنجێکی لاوە خێزانی نییە لە وڵاتێکی غەریبیدایە یەکەم هەنگاو کە تووشی دەبێت لە کانیەکە دەبینێ دوو کچی بەڕێز و محتەرەم ڕانەمەڕێکیان لایە بۆیان ئاو نادرێت لەبەر کۆمەڵە پیاوی زەبەلاح و بەهێز لیان نزیک دەبێتەوە چاوی خیانەتیان پێ هەڵنابڕێ گەورەیە بۆ گەنجێک دوو کچی گەنج دەبینێ ئیشی بەوە نیە ئەمان چۆن نوقسەی دنیایان لەگەڵا بکە خوشکەکانم بۆچی ئەم مەڕانە ئاو نادەن ئەڵێن باوکمان پیاوێکی بە ساڵاتچووی بێهێزە جا هەیە بە ساڵاتچوو بەڵام هێشتا بەهێزە باوکی ئێمە هەم بە ساڵاتچووە هەم پەککەوتەی ناو جێگایە ناتوانێت بێ مەڕەکان ناودا براشمان نییە ئێمە خۆمان شوانی دەکەین با ئەو پیاوانە بڕۆن ئەنجا دواتە دەچین مەڕەکەمان ئاو دەدەین مەڕەکان لێ وەردەگرێ بۆیان ئاو دەدا و تەسلیمیان دەکاتەوە خوا حافیزتان بێ و هەر سەیریشیان ناکە داوای هیچیشیان لێ ناکە بەڵام لەخوا دەپاڕێتەوە ڕەبی ئینی لما ئەنزەلتە ئیلەیە من خەیرین فەقیر یا ڕەبی خوایە هەر خێرێک تۆ بۆ منی بنێری بۆم بنێری خوایە محتاجم بە ئەدەبەوە داوا لەخوا دەکا خوایە بێ جێگام خوایە بێ پارەم خوایە بێ نانم بێ کەسم خوایە دەرگای ڕەحمەتی خۆتم لێ بکەیەوە لێرەدا هەلی کارکردن دێتە بەردەمی و کچەکان دێنەوە بە شوێنیدا باوک مێشە لە کچەکان دڵە باوکم دەیە پاداشتی ئەو چاکەیە بداتەوە ڕێک دەکەون بێتە ماڵی شوانی ماڵی شوعەیب بە پارەیەکی باش لە جیاتەوەی کە کچێکیشی بداتەوە بێتە خاوەنی ژن و منداڵ وەیە موسا کاتێک کە هەلی کاری بۆ دەست دەکەوێ حەزی بە سوالکردن نابێ بڵێ با لە ماڵی ئەم پیاوە بخۆم ڕۆژێ میوانی ئەو دەبم ڕۆژێ ئەو دەبم خۆم کار دەکەم 10 ساڵ شوانی دەکا کە پێشتر هیچ کاتێک هیچ ئیشێکی نەکردبوو وەیە گەنجێک نابێ بڵێ من لە ژیانما ئەو کارانم کردووە من تەلەبەیەکی زانکۆ بووم تەخەڕوجم کردووە لە ژیانما کرێکاریم نەکردووە بلۆکم هەڵ نەگرتووە نابیکە بە ئومێدی خوا سەرکەوتوو دەبی موسایە قەت شەوێکی تاریک نەچۆتە دەرەوەی ماڵ بەس لە دیوەخانی فیرعەونا یاری و گاڵتەوگەپی بینیوە ئێستا دەبێت شەو تا بەیانی بە گۆچانێکەوە بە دیار مەڕەوە بێ مەترسی لەسەر ژیانیشی هەیە قبوڵی دەکا نانی بە عیزت دەخوا بارودۆخەکە وایە ئەبێ ئەم ئینسانە گەورە بێ پێ بگا بە هیممەت بێ وەستەوە لەسەر قاچی خۆی بوەستێ
بەڵێ ئەزیزەکانم ئەمانە کلیلی سەرکەوتنن ئەمە دەکەم بە هەدیە بۆ ئەو گەنجانەمان کە لە هەندەرانن کە ئەم نیشتیمانیان بەداخەوە بەجێهێشتووە بە هەر بارودۆخێک بێ ئەو هەموو کوردەی ئێمە ئێستا لە ئەوروپا لە ئەمریکا لە هەر وڵاتێکە گوێبیستی دەنگمان بن غوربەت زۆر ناڕەحەتە زۆرێک لە ئێوە زۆر غەریبە کە دێتەوانە گریانی دێ بۆ حاڵی خۆی چی لێ بەسەر هاتووە هەمووی گیرفان پڕ نییە بەڵام وەرن لە دەرسی موسا پێغەمبەرەوە سەلامی خوای لەسەر بێ کلیلی سەرکەوتن وەرگرن ئێوە گە دەتانەوێت سەرکەوتوو بن یەکەمیان توخنی داوێن پیسی مەکەون موسا لەو هەموو ساڵەدا کەمایەوە لەو غوربەتەدا چاوی خراپی بۆ ئافرەتێک هەڵ نەهێنا دایمە ڕەوش بەرز بن بە ڕەوش بەرزی ڕوود دەبیتەوە وڵاتی خۆت سەربەرز دەبی دووەم گیانی هاوکاری و خۆشەویستی خەڵکی ئەو وڵاتەتان هەبێ موسا چۆتە وڵاتی مەدیەنەوە کەس نانێکی نەداوەتێ کەس ئیشێکی بۆ نەکردووە کەس مەرحەبایی و فەرمووی لێ نەکردووە لەژێر سێبەری دارێکە کەس ناڵێت چۆنی کاکە فەرموو نانێک ئاوێک بەڵام هەستی هاوکاری هەیە من هاتوومە ئەم نیشتیمانەوە دوو کەس پێویستیان بە هاوکاری هەیە ئەو گەنجانەی لە هەندەرانن لە هەر وڵاتێکن مادام ئەو وڵاتەی ئیقامەی داوە بە تۆ شوێنی کارکردنی پێبەخشیوی چاکە کار بە لە ڕێکخراوێکی خۆبەخشیدا کار بکە خزمەت بە وڵاتە بکە پاداشتیش داوا لە خوا بکە ڕۆژە چاکەکان دێتەوە ڕێگا تۆ بە ئینسانێکی ساڵح لە وڵاتەدا دەناسرەی سێیەم کاری ڕەش و نایاسایی مەکە موسا لەو 10 ساڵەدا کاری قاچاقچێتی نەکرد نەبوو بە چەکداری کەس نەبوو بە پیاوی کەس هیچ کەس ئاغای نەبوو خۆی خاوەنی خۆی بوو لەسەر پێیەکانی خۆی وەستا چاول لە پارەی حەڵاڵ بێ با قورسیش بێ موسا پیشەی شوانی کە قورسترین کارە بۆ گەنجێک ڕۆژێک گۆچانی بەدەستەوە نەگرت پێ ڕۆژێ مەڕووماڵاتی نەبینی بێ 10 ساڵ شوانی بکە زۆر زەحمەتە بەڵام قبوڵی کرد تۆی گەنجیش لە هەندەران ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بی کارێک با قورسیش بێ بەڵام حەڵاڵ بێ خۆت بپارێزە لە کاری ڕەش و لەو کارانەی کە یاسای وڵاتەکە ڕێگەی پێنادا چوارەمیان هەتا هەلی کارت دەست نەکەوێت ئەی گەنج ئەگەر دەتەوێت سەرکەوتوو بی هاوسەگیری مەکە موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ هەلی کاری دەستکەوتووە عەقدێکی بەستۆ بە ئیعتیباری ئەمڕۆ بە زمانی ئەمڕۆ عەقدی 8 بۆ 10 ساڵ شوانی هەیە واتە تا 10 ساڵی تر نانی مسۆگەرە شوێنی حەوانەوەی مسۆگەرە خانووی مسۆگەرە پارەی باشی مانگانەی دەدرێتێ ئەمجا بڕیاری هاوسەرگیریدا هاوسەرگیریشی نەیگوت هەتا دەگەڕێمەوە وڵاتی خۆم هاوسەرگیری ناکەم ناگمادام وەختی خۆتە با لە ئەوروپاش هاوسەرگیری بکەیت بەڵام با ئافرەتەکە باشتر وایە ئیماندار بێ ئەهلی ئیسلام بێ حیا و حورمەت بێ لەگەڵ کولتوری تۆدا بگونجێ با ئافرەتێک بێ غەریبیش بێ با خزمی خۆن نەبێ با خەڵکی کوردستانەکەی خۆن نەبێ موسا ئافرەتێکی هێنا لە مەدیەن بەڵام چ ئافرەتێک شێرە ژنێکی بەڕێز هەموو ڕازی بوو ئەویش باوکی خوشکەکەی خزمەکانی نیشتیمانی لە پێناوی موسادا بەجێ بێڵێ 1367 کیلۆمەتر ئەویش گەڕایەوە بۆ میسر هەر هەمووی بەجێهێش لە پێناوی مێردەکەیدا ڕۆژێکیش بەسەریان نەبووەڵاند هەموو میحنەتەکانیشی قبوڵ کرد لە پێناوی مێردەکەیدا بۆیە یەکێک لە سەرکەوتنەکانی موسا پێغەمبەریش جگە لە دایک و خوشکەکەی هاوسەرەکەی بووە کە پشتیوانی بووە ئەمجا دایمە دڵت بە نیشتیمانی خۆت خۆش بێ مرۆڤی سەرکەوتوو ئەوەیە پشت لە نیشتیمانەکەی ناکە بەڕێزان ئەم خاکە دایکمانە لە هەر شوێنێکی دنیا بووی بیرکەوە ڕۆژێتەوە کوردستانێکت هەیەت یا لە دایک بووی هەر عیلمێکت بەدەستێنە هەر پارەیەکت بەدەستێنە هەر سەرۆتێکت هەبوو بیخەوە خزمەت خاک و خەڵکی خۆتەوە موسا نەیوت تازە بە ئاواتی خۆم گەیشتوم ژنم هەیە منداڵم هەیە مەڕووماڵاتم هەیە پارەم هەیە چم داوە لە میسر بگەڕێمەوە بۆ لای فیرعون و ژێردەستەکانی نە نیشتیمانی خۆم خۆش دەوێ گەنجێکی سەرکەوتوو ئەوەیە بگەڕێتەوە بۆ نیشتیمانەکەی بۆیە موسا گەڕایەوە دکتۆر عەبدوڵڵا پەشێوی شاعیری گەورەی کورد دەڵێ ئەگەر ئەم جارە بێمەوە لە گۆی مەمچی هەر کانیەک خومە ئاوێک دەخۆمەوە گشتیان دەکەم بە دایکی خۆم لە هەر ئەشکەوتێکە شەوێک سەر بەگاشە بەردێک دەکەم گشتیان دەکەم بەلانشی خۆم چۆن ئافرەتێک ئەگە یەک قوم شیرت لێ خوارد دوو جار سەر نابە سنگیەوە مەمکەکانی خستە دەمتەوە ئەبێتە دایکی شیریت تۆ دەبی بە ئەولادی ئەو هەر کانیەک لە وڵاتەکە تا جارێک ئاول لێ خواردەوە دایکتە حەرامزادەترین کەس دوو لە ڕووی جەنابتان و موسڵمانان ئەو کەسەیە خیانەت لە نیشتیمانی خۆی دەکا ئەو کەسەیە کە وەکو لە ئافرەتێ شیری خوار بێ و بە نیشتیمانەکەی خۆی بە دوژمن دەفرۆشێ ئەو کەسەیە کە خیانەت لە میلەتی خۆی دەکا و میلەتەکە وا لێ دەکا نیشتیمانی بەرچاو بکەوێ ئەوانە حەرامزادەن
ئەوانە خیانەتیان لە دایشی خۆیان کردوکە نیشتیمانە. بەڵام تۆ لە کانیە کە ئاوت خواردەوە دایکتە دایک، ئەو نیشتیمانە دایکی ئێمەیە. ئەی گەنجە من ئێستا دەزانم دڵ و دەرونیەوە چۆنە، با بە حکومەت جیاوازە لە نیشتیمان. ڕاستە حکومەت بە تەواوی سەقەتە و گەندەڵە، بەڵام نیشتیمانی کوردستانمان دەبێت جیاواز بێ. موسا ئاسام گەنجی مرد مرۆڤی سەرکەوتو ئەوەیە پشت لە نیشتیمانەکەی ناکە. دێمەوە خزمەتی خاک و خەڵکی خۆم دەکەم، خۆش پاداشتم دەداتەوە بە ئەندازەوەی کە لە توانامدایە. گەڕایەوە موسا بە ترسەوە ڕۆی، بە گیرفانی خاڵیەوە ڕۆی، بەبێ هاوڵ و ڕەفیق ڕۆی. بەڵام دوای 10 ساڵ دەگەڕێتەوە چونکە گەنجێکی سەرکەوتو و ڕێک و پێک و بە ئەخلاق و بە ڕێک و پێک و حەڵاڵ خۆر بوو، بە ڕەوشت بوو. ئەم جارە ژنی هەیە، ئەم جارە منداڵی هەیە، ئەم جارە کۆمەڵەمە ڕووماڵات و شوانیشی لەگەڵایە هاتۆتەوە. بەڵام قەدەرێکی تر یەخەی پێدەگرێ. قەدەرێک ئەوەیە موسایەکی بە ئەزمون چۆن لە شەوێکی ڕەهێڵەی سەرمای باراندا ژن و منداڵەکەی دەخاتە مەترسیەوە. مە ڕووماڵاتێک کە دەستکەوتی چەندین ساڵیەتی بۆ لای نەدایە ئەشکەوتێک، بۆ بەم شەوە بە تاریکی بە ڕێگادا دەڕوا. قەدەری خۆیان دەبێت تووشی ئەو هەڵەیە بێ، هەڵەکە خێرێکی تێدایە. خۆی پەروەردگار دەفەرمێت لە گەڕانەوەدا ڕێگەی لێ تێک چوو، ڕێگەی لێ تێک چوو، بەڵام ناومێد نەبوو. کەسی سەرکەوتو لە تاریکی ژیانە دەگەڕێ بە دووی تورسکاییەکە. إذ رأى نارا ئاگرێکی بینی فقال لأهلهم كثوا إني آنست نارا. وتی خۆشەویستەکانم خێزانی بەڕێزم منداڵە چاوگەشەکانم ئێوە لێرە بمێننەوە، نەچن مەملاولادا، نەڕۆن بە دەنگی کەسەوە، لێرە چاوەڕێم بکەن. ئینی ئانەست نارا، دڵم خۆشە، دڵم پێم دەڵێ خەبەرێکی خۆش هەیە لە لای ئەو ئاگرە، ئەو تروسکاییە ئاگرە، ئەڕۆم بەرەو ڕۆی. ئانەست و یعنی زۆر دڵم خۆشە، دڵم خەبەری داوە کە ڕزگارمان دەبێ. لعلی ئاتیکم منها بقەبەسین، بەڵکو سەلکە بزووتێک بێنمەوە، ئاگرێکتان بۆ بکەمەوە، تۆزە خۆتان گەرم کەنەوە. ئەو ئەجید على النار هودا، بە ئومێدی خوا بەڵکو لە لای ئەو ئاگرە کەسێکی ڕێک و پێکی لێبێ بمان خاتەوە سەر ڕێگاکە و پێمان بڵێ بە کوێدا بڕۆین، ئێمە ڕێمان بزر کردووە. چاو لێ موسا گەشبینە، کلیلی سەرکەوتن بە ڕێزان لە ژیانە، لە تاریکی ژیانە چۆک دامەدا، لە تاریکی ژیانە مەڕوخێ، هێشتا ئومێدێکت بمێنێ. بە چوار دەوری خۆتا بڕوانە تروسکایەک هەر دەبینی ئەو تروسکایە بەخێر دەگەڕێ. موسا زۆر گەشبین بوو، وتی ئینی ئانەست نارا، دڵم خۆشە لای ئەو ئاگرێ تووشی خێرێک دەبم. لانی کەم سەرکە بزووتێکتان بۆ دێنم ئاگرێک دەکەینەوە سەرمامان نابێ، تۆزە گەرم دەبینەوە، یان کەسی ڕێمان نیشان دەدا. خوا بە چەند قاتی دڵی خۆی ئاواتەکەی هێنایە جێ کە دەگاتە ئەوێ ئاگرنی، ئەوە نوری خوایە. سبحان الله، ئەوەی ئەو بۆی چوو بوو سەرکە بزووتێک بێ، ئەوە نوری خوایە لە درەختێکی داوە. لەوێ بوو بە پێغەمبەر. موسا چوو بوو بەڵکو پیاوچاکێکی توش بێ، ئینسانێکی ڕێکپێک وەکو جەنابتان ڕێگەی نیشاندا. ئێستا خۆی بوو بە ڕێگا نیشاندەری خەڵک، بوو بە پێغەمبەر. ئێستا دەبێت ئەم ڕێگەی دنیا و قیامەت نیشانی خەڵکدا، خەڵکی ڕزگارکە. بەو ئومێدە گەورەوە لە حزوری خوا دەگەڕایەوە کرا بە پێغەمبەر. ئالێرەدا بەڕێزان کلیلی سەرکەوتن گەشبینیە. موسا پێغەمبەر پێوتین لە تاریکستانەکانی ژیانە ئەی ئینسانەکان چۆک دامەدەن، ئەی ئینسانەکان ناومێد مەبن. بۆیە پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم وەکو هەموو پێغەمبەران ڕەمزی گەشبینی بووە. ئەم ئیسلامە گەشبینە، بەردەوام خەڵکی هەندەدا بۆ گەشبینی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتە شوێنێکی دەبینی ناوێکی ناخۆشی هەوا دەیگۆڕی بە گەشبینی، بەلای دۆڵێکا تێپەڕی فەرمووی ئەم گوندە لەم شوێنەدا ناوی چییە؟ وتیان ناوی عوسرەیە، بە کوردی خۆمان یعنی دۆڵە وشکە، دۆڵە بێ ئاوەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکسەر ناوەکەی گۆڕی، فەرمووی لەمە دوای پێمەڵێن، پێی بڵێن خوضرا، دۆڵە سەوزاییەکە، دۆڵە پڕ لە ئاو خۆشیەکە. بۆ دۆڵە ڕقەکە بێ، بۆ دۆڵە وشکەکە بێ ناخۆشە، ناوی بنێن سەوزایی کانی و ئاو فەرەحی. با ئەم ناوە خۆشە دەیبوژێنێتەوە، فەرەحی بەدڵ تا دێنێ. کچێکی بەڕێز دەبینێ، کچەکەم ناوت چییە؟ جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو کەسی دەپرسی، مەرحەبای هەموو کەسەکانی دەکرد. وەڵڵا ئەی پێغەمبەری خوا ناوم عاسیەیە، یعنی یاخی، یعنی یاخیم. پێغەمبەر فەرمووی یاخی بوون باش نییە بۆ مرۆڤ، چۆن ئینسان یاخی بێ؟ ئەوە ناوەکەی تۆم گۆڕی کردم بە جەمیلە، بە کچێکی جوان، ناوم ناوی جوانە بە کوردی خۆمان، یەکسەر ناوەکەی گۆڕی، چونکە تۆ کە هەر پێت بڵێن یاخی یاخی هەر یاخی دەبی. با گەشبینیت پێوە دیار بێ، با کچە باش و جوانەکە بی، بۆی جوان ڕەفتار بکەی و جوان بنوێنی. کاتێک کە دەچێتە مەدینە دەفەرمێن ئەم شارە ناوی چیڵەن یەسریب. یەسریب یعنی شاری پڕ لە شەڕ و شۆڵ و نەخۆشی، شارێکی ناساز بووە.
فەرمووی ناومان نا بە مەدینە یەثریب گۆڕا بە مەدینە بە شاری شارەکان ئەنجا فەرمووی لە صحیحی مسلمە ئین الله سەمە المەدینە طیبەتەن ئەو طابە بەڕاستی فەرمووی خوا بۆ خۆی ناوی ئەم شارەینا شارە شیرینەکە شارە بۆن خۆشەکە شارە جوانەکە چاوەڵێت و ئەم ناوە چەندی فەرقە لەگەڵ ناوی شەڕ و شۆڵ و کوشتن و بڕین و ئەوانە با ناوەکان جوان بن پێمان دەڵێ حتا ناوی گەڕەکەکانتان با جوان بن ئێستا ئەم گەڕەکەتان گەڕەکی ڕۆشنبیری هەتۆ ڕۆشنبیری دەبینی دڵت خۆشە وایە یان نا ومێدێکت هەیە کە کەڵکی ڕۆشنبیری تیا هەڵدەکەوێت ئەی بەلاشاوە پۆتی ناوە ئەوانە چەند ناوی ناخۆشن ئەبێ گۆڕێن بە گوڵستان بە بەهارستان ئەبێ حتا لە ناوەکاندا ئیسلامیمە پێمان دەڵێ ناوی جوان لە گەڕەکەکانتان دێن لە شەقامەکانتان نێن با ناوی با مرۆڤەکان پێی گەورە بن با ڕۆشنبیری لەبەر چاویان بێ با ئینسانەکان گەشبین بن بە ژیان ڕۆژبین نەبن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرایەک دەبینێ کاکە ناوت چییە فەرمووی حەرب وتی ئەی پێغەمبەری خوا ناوم جەنگە ناوم جەنگیە پێغەمبەری خوا فەرمووی ناوی جەنگ خراپە و ناومان گۆڕی بە سەلیم بە ئاشتی چونکە تۆ ئەگە ناوت جەنگی بێ حەل لە خۆ شەڕ لێت دەبارێت پێت عیبە بۆ هەموو کەس دانەوێنی کاکە من ناوم جەنگی بێ چۆن دەبێت ترسینە ئەی ناوت ئاشتی بێ ێ وەڵڵا پێت عیبە ناوت ئاشتی بێ و شەڕ بکەی وایان نا یەکسەر ناوەکە هادیئت دەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کەسێ دەفرستێ ناوت چییە وەڵا ناوم حوزنە خەمبار غەمگین پێغەمبەر فەرمووی حاشا نابێت تۆ غەمگین بی عیب نێت تۆ غەمگین بی ناومان نای سەهل ئاسانکار گەشبین با لە ناوەکەتەوە هەموو جارە ناوی خەمت بەبییر هاتەوە خەمبار دەبی ئەی گەشبین بی گەشبین دەبی با تەفاؤل بالخير تجدوه دائما گەشبین بەخوا خێر دێنێتە ڕێگات لە صحیحی بوخاریدا لە ژمارە فەرموودەی 3616 هاتووە پێغەمبەری خوا چووە لای کابرایەک ئەم کابرایە نەخۆش بوو زۆر نەخۆش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی طهور لا بأس طهور إن شاء الله فەرمووی هیچ نییە هیمەتت هەبێ پاککەرەوەیە ئەم نەخۆشیە لە گوناه پاکت دەکاتەوە ئەجری قیامەتت زیاد دەکات بەویستی خوا بە سەلامەتی هەڵدەستێەوە کۆمەڵێ نەخۆشی تر تێدەپەڕێنی چونکە نەخۆشی ئەو ڤایرۆسانی دێنە لە شتەوە بەرگری جەستەت بەهێز دەبێت دوایەوەی کە چاک بوویتەوە بەسەر نەخۆشی تر ئازاڵ دەبی واتە دەبێت کە چوویتە لای نەخۆش مەڵێ بەخوا تەواو بووە بەخوا زەحمەتە ئاسەیری حەپەکان کە مەڵە بە کەڵک نایانی با بەخۆ تۆ دکتۆر نی تۆ هیچ نی قسەی پێغەمبەر بکە بڵێ لا بەئس طهور إن شاء الله هیچ نییە هیمەتت هەبێ بەخوا زۆر باشی بەویستی خوای گەورە خوا پاکی کردوویەوە هەم لە گوناه هەم لە میکرۆب و نەخۆشی تر کابراوتی قلت طهور ئەی پێغەمبەری خوا پێم دەڵێ چاک دەبیەوە هیچ نییە کەلا نە بەخواوانیە بەخوا ئەم نەخۆشیە لە پیرەمێردێکی وەکو منی داوە تا نەمخاتە قەبرە وازم لێ نایانێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم فنعم ئیذەن دەی با بە قسەی تۆ بێ با بە قسەی تۆ بێ من دەڵێم چاک دەبی تۆڵی بەخوا دەمکوژێ با بە قسەی تۆ بێ لە ڕیوایەتی ئیمامی تەبەرانیدا دەفەرمێ بۆ بەیانی کابرا مرد قسەکەی هاتە جێ خۆی ئەژنۆی شکا بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم هیمەتی بەبەراکرد دەی تۆ خێر ببینە معنەویەتت بەرز دەبێتەوە بۆیە فقەهای ئێمە شەرعزانانی ئێمە پێمان دەڵێن بەردەوام گەشبین بن لە ژیانە ئەوە تا لە نوێژە بارانەدا بەڕێزان لە ساڵە وشکەکانی وەکو ئەم ساڵدا خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە سەیدەکەی نوێژە بارانە دەبێ بکرێت لە نوێژە باراندا یەکێک لە سونەت ئەوەیە جلەکانت هەڵگێڕیتەوە جەنابتان کردوتان و بینیوتانە چۆغەکەت کراسەکەت هەڵگێڕە و بەعەکسەوە لە بەریکە ئەزان مەبەست لەوە چییە مەبەست ئەوەیە خوایە من چۆن ئەم کراسەم هەڵگێڕایەوە خوایە ئەم بارودۆخەمان ئەوە بۆ هەڵگێڕیتەوە تۆش ئەم وشکە ساڵێمان بۆ بکەی بە فەرەحی ساڵی باران هەڵگێڕانەوەی داوا لێ دەکەم چۆن من کراسەکەم هەڵگێڕایەوە خوایە تۆش بارودۆخەکەم ئاوا بۆ چاکی و بارانی ڕەحمەتم بۆ ببارێنی لە کاتێکا کە جەژنی قوربان دێ سونەتە کە لە ماڵەوە دەرچووی بۆ نوێژی جەژن کە چوویتەوە هیچ خواردنێک مەخۆ تا حیوانی قوربانیەکەت سەر دەبڕی و پارچەیەک لە جگەرەکەی دەخۆی بۆ چونکە یەکەم خواردنی ئەهلی بەهەشت بەویستی خوا بەڕێزان کە چوینە بەهەشتەوە یەکەم پارچەنان کە دەمانرێتێ یەک جگەری برژاوی جەرگی نەهەنگە جەرگی حوتە بۆ دێنن ئەوەی یەکەم خواردنی بەهەشتە تۆ ئەم تەفاؤلە دەکەی ئەم گەشبینیە یا ڕەبی خوا چۆن لە جەژنی قوربان ڕۆیشتمەوە نانم نەخوات تا لە حیوان لە جگەری حیوانەکە خواردم خوا داوا لێ دەکەم ئاوا دەبێت لە جەرگی حوتەکەی ناو بەهەشتیش بخۆم ئەمە سەیری کە چەند خۆشە گەشبینت دەکات داوای بەهەشت دەکەی لە شەرعا دەفەرمێ ئەگەر منداڵ عەقیقەی بۆ کرا مەڕە منداڵەی بۆ سەر بردرا ئەگەر تواندرا و گونجا بەرخێک بوو بزنێک بوو ئێسقانەکانی مەشکێنە گۆشتەکەی ڕێک لێکەوە ئێسقانەکان بێڵەوە بۆ داوا لێ دەکەم خوایە ئەم حیوانە لەبەر خاتی ئەم منداڵە سەر بردراوە
چۆن ئێسقانەکانی هەمووی ساغا نابێ ئێسقی ئەم منداڵە لە ژیانە بشکێ بەویستی خۆ منداڵەکە ساغ و سەلامەت دەبێ ئەوە بەونێتەوە خۆی گەورە ئەوەت بۆ دێنێتە پێشە داوای ئەوە بکە ئەوەت بۆ دێتە پێشەوە منداڵ لە ناو عەرەبا کونیەی بۆ دادەندرێ منداڵی ساوایە 1 ساڵە پێڵەن ئەبوو محەممەد ئەبوو فڵان کەس بۆ خۆ منداڵی نییە ژنی نییە هیچی نییە جارە کۆرپەیە یعنی ئومێدمان وایە ئەم منداڵە ڕۆژێک گەورە دەبێ ژن دێنێ منداڵی دەبێتە باب و باپیرەش ئەوەندە تەمەنی درێژ دەبێ ئەوە گەشتبینی ئەوە شتێکی باشە علەمانی شەرعی ئێمە کە کتێبی فقه و شەرعیان داناوە زۆربەیان تەماشاکەن ئاخری بابەتە شەرعیەکان لە کتێبەکەدا لە کۆتاییدا نووسراوە باب الئیقرار دان پێدانان وتوێتی خوایە چەند ساڵە من خەریکی ئەم کتێبم آخر بابەتی دان پێدانانە باسی حاکم و شاهدی ئەوانەیە نێتم ئەوەیە آخر قسەی ژیانیشم ئیقرار بێ بە شایەتمان بڵێم ئەشهەدو ئەن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله داوای ئەوە لێ دەکەم خوایە زۆر بەشیان عتقە بابەتی گردن ئازادکردن یعنی کۆی لە ئازادکردن خوایە من ئەم کتێبم بەمە کۆتایی پێهێنا خوایە تۆش گردنم لە جەهەنەم ڕزگارکەی داوای ئەویان لە خوا کردووە بەڵێ بەڕێزان لە ئیسلامی ئێمەدا لە دەرسی موسا پێغەمبەردا فێر بووین ڕەشبین مەبە دایمە التەطیر لە شەرعە حرامە شتێکی خراپە تەطیر ئەوەیە یعنی شومی و بەدی کەسی وا هەیە لە زمانی پێغەمبەر و پێش پێغەمبەر صلی الله علیه وسلم و تا ئێستاش لە باڵندەیەک دەترسێ ئەڵە کوندە پەپوو شومە قەلە ڕەش بەسەر ئەم شوێنە قیڕاندوێتی بەخوا بەڵایەک ڕوودەدا ئەو هەموو قەلە ڕەشە کۆبەتەوە ئیلا شتێک هەیە ئەوە خراپە ئەوە لە شەرعە نەهی لێکراوە هیوا هەیە لە مانگی شەواڵ دەترسێڵە بووک لە بینی جەژنی ڕەمەزان و قوربانە بیگوازیتەوە سەر بەخێر نابێ وای خاتو عایشە دەفەرمێ زمانی ئێمە جوا بوو بەڵام پێغەمبەری خوا هەم لە شەواڵە منی مارە کرد هەم لە مانگی شەوالیش ساڵی داهاتوو منی گواستەوە و خۆشبەختترین بووکیش بووم ئێستاش هیوا هەیە لە ناو جەژناندا بووک بگوازیتەوە خەتەرە تووشی بەڵایەک دەبی خێری پێوە نابێ نە ئیسلام نەهی لەوانە کردووە هیوا هەیە وەڵڵی لە پشمین دەترسێ جارێک لە گەراجێکا بووم کابراەک لە پاسەکە فەقیرێ دابەزیەوە پارە کۆکرابوتی پارەکەم دەنەوتیان بۆ کتی وەڵی پشمینم پێوە نایە هەر بپشمم دەبێ بگەڕێمەوە سەبرم پێوە نایە ئەی تو خواوەرە نەوێرا سەفەرەکەی بکات پشمینم پێوە نایە تووشی بەڵایەک دەبم کابراەکم بینی جارێت جاترێک دەکڕی کابراەک جاتێک گوتی کوڕەمەی کڕا وتی وەڵا بۆنی زۆر خۆشەوی ئەو کوێستانانەیە وتی وەڵا ئێمە پێمانەوە نایە ماڵی ئێمە و قەومی ئێمە جاترە بکەینە چێشتەوە مردوێکمان لێ دەمرێ ئایا ئەمانە بوونیان هەیە ئەمە هیوا هەیە لە زۆر شت دەترسێت دایمە شتەکانی تاقی کردێتەوە ئەوە بکرێ لە ماڵمە تووشی ئەوە دەبم ئەمانە تاقی مەکەنەوە پشت بە خواب بەستن ئیمامی ابن القیم لە کتێبە بەناوبانگەکەی خۆدا مفتاح دار السعادة لە مجلد 2 لاپەڕەی 230 دەفەرمێ واعلم أن التطير إنما يضر من أشفق منه وأخاف هەر کەسێک بەدبین بێ ڕەشبین بێ لە شتێک بترسێ لە کوندە پەپوو بترسێ لە قەلە ڕەش بپرسێ لە سێشەمە بترسێ لە فڵان ڕۆژ بترسێ لە فڵان ڕووداو بپرسێ لە پشمین بترسێ ئەگە کەسێک حیسابی بۆ ئەمانە کرد و لیان ترسا ئەوە یەضڕ ئەوە بڕوا کە زیانی پێدەگا بۆ زیانی پێدەگا چونکە دەرونی دەئاڵۆزێ چونکە مێشکی مەشغوڵ دەبێ کە مێشک مەشغوڵ بوو دەرون ئاڵۆز بوو کارەکان ڕێک و پێک نابن ئللا خۆت تووشی بەڵایەک دەکەی ئەو خۆت تووش کردو چونکە دەرونی خۆت وێران کردووە وأما من لم يبالي به كسي حساب أمشتانا نكا ولم يعبأ به شيئا هر هیچ جویان پێ نەدا بابا شتانە وەڵی ئەسڵ و ئەساسیان شەیئا یەک دەرەجە حسابی بۆ بکە یەک دەرەجە توش دەبی هیچ دەرەجە حسابی بۆ مەکە شەیئا هەر بڵێ ئەو شتانە ئەسڵ و ئەساسینە چۆن بڕوان بە خوڕافیات هەیە هەرچی خوانەی کا نابێ لم يضره البتة دڵنیا بە قەت زەرەدت توش نابێ قەت زەرەدت لێ نادا بۆیە عولەمای غەربیش جگە لە مسلمانانیش ئەمە پێڵەن سحر اليقين یان سحر الإيمان علماني داروا الناس دلين يرون أن كل الأشياء مسخرة لمن أيقنا هموشتك بو يقينيك خود سيدي دكي لشتك بترسي توشي بلايك دبي هيج حسابي وما كتوشي هيج نابي كوتاي وتارا كمان لباسي موسى پیغمبر داك وفرموي إني آنست نارا ني فرموي إني أبصرت بينيم فموي هو قري أو آقرم نارا بنكيري يعني يكتوس بريشك آقريك والله خوارزقاري كدبو بخير ئەوە بەسەرهاتەی کە لە کتێبی سیحر اليقینی نووسەری ئەوروپی کلود ئیمبرستۆڵدا لە لاپەڕی 100دا کە کراوە بە عەرەبی کتێبەکە لەوێدا دەڵێ دوو کەس لە ئوتێلەکا بوون ژوورێکیان درا لەبەر قەرەباڵی کاتەکە و جەنجاڵی وەختەکە ژوورێک کە ئەسڵەن مەغزەم بوو ئەم دوو کەسە شەو هاتنە ئەو شوێنەوە زۆر درەنگ بوو کارە باش لە ژوورەکە دانەبوو چونکە مەغزەنێک بوو
وتیان کاکە حل لەسەر شەقام نەکەوین جێگایەکمان بدەنێ خاوەنی وتیە لەکە وتی مادام ئەوەندە زۆرن بڕۆن لەو ژوورە بخەون وتیان زۆر باش ئێمە ماندوین هەر ئاواژ دەکەین بەیانی دەبێتەوە و بە هەر سعرێکیش بێ ڕازین بە پارەیەکی کەم ژوورەکەی دانێ دەرگایان پێوەدا کاتێک کە نیوەی شەو خەبەر بوونەوە لەگەڵ هاوڕێکەیە هەناسەیان تون بوو بەڕاستی زۆر تەنگ بوو خەریکە هەناسە نەدەما هەوا نەدەما چکە هەوای بۆ نەدەهات واقعیان ئەڵێ یەکیان هەستا لەو تاریکیەدا وتی بەڵکو پەنجەرەیەک شتێک بدۆزمەوە دەستی لە شوشەیەک درا وتی ئەوە پەنجەرەکەیە بەڵام چەندی ڕای کێشا بۆی نەکرایەوە بۆیە تاکە پێڵاوەکەی دانا نعلەکەی دانا و پەنجەرەکەی شکان وتی کوڕە چ دەبێ بەیانی بۆی دەهێن بۆ من خنکام لە بێهەواییدا هەناسەمان نەما پەنجەرەی شکاند و هاتنەوە دوای دووسێ خولەک خۆی و هاوڕێکی کوتیان ئۆخەی چەند بایەکی خۆشات چەند هەوایەکی خۆشات وەخەی ئیسراحەتمان کرد مرتاح لێ خەوتن تا بەیانی بەڵام بەیانی کە ڕووناک بووە و دنیا ڕووناک بووە سیر دەکەن ئەوە پەنجەرە نییە ئەوە دۆڵابی جلوبەرگە کە لە وڵاتی خۆشمان هەبوو شوشەیەکی پێوەیە کابرا کە دەستی لە شوشەکە دراوەی زەنی و پەنجەرەی دەرەوەیە بەڵام کە لێی داوە شوشەی دۆڵابەکەی شکاندووە ئەمان لە دەروون و مێشکی خۆیاندا وایان زانی و پەنجەرەی سەر دەرەوە شکاوە هەر یەکسەر مێشکیان مرتاح بۆ فێنێکی بەدڵ و دەروونیان داهاتووە خۆت چی حیسابکەی ژیان ئەوەت پێدەبەخشێ ئینی ئانەست نارا موسا پێغەمبەر پێوتین کلیلی سەرکەوتن گەشببینیە بەئیزنی خوا لە جومعەکانی داهاتوودا هەر لە خزمەت قورئاندا لە خزمەت باسی موسا پێغەمبەردا ئەم بابەتە درێژە پێدەدەین چەندە پێویستیمان بەم قورئانە هەیە چەندە پێویستیمان هەیە ئەمانە بکرێتە منهەجی خوێندن لە ناوەندەکانی خوێندندا گەنج و قوتابی و لاوەکانی ئێمە بیخوێنێ داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی لە قورئانەکەت باشتر شارەزامان کەی هیدایەتمان بدەی بۆ هەموو خێرێک خوایە پارێزراومان کەی لە هەموو شەڕێک یەقینێکی تەواومان تەنها بە تۆ بێ یا ئەڵڵا ئەوەی تۆ پێشی بێنی لە خێردایە بۆمان ئەوەی تۆ بەڵاو مصیبە لێمان لادەی هەر بەدەستی تۆیە خوا لە بەڵا لامان دەی یا ئەرحەم الراحمین ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا ئەرحەم الراحمین یا شافی یا ئەڵڵا ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی دڵتەنگە خۆیان ڕزگاری کەی ئەوەی کەوتۆتە هەر تەنگانەیەکە وەکو دەرگای خێر لە موسا پێغەمبەر کردەوە یا ڕەبی خوا ئەوە دەرگای خێر لە هەمومان بکەیتەوە یا ئەرحەم الراحمین عاقبەتمان بەخێر بجێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون